نیکە بچووک دمەیزێنێ بەلکی ئەو برادەرێ مە سەرۆک عشیر فعالیات اجتماعی كاربن تأثيرك أخوها بن لآلية الهردو آلية بس بهتر الآلية برادر ما بيده بلكي جهدانك بكن بلكي لبقريك أديسة بيجم شيء بكن كشيء ما راست سياسينا لبرادر ما سروك عشيرة كردان دبرن كردي أواجي تجارة جدا نبونا جوضع ما سياسي وشتفقرة سياسية كردي بتهوائي جروجا دەستپێک هاتی دامەزراندن و حتا ڕۆژە ئیرۆ خودی ڕۆلن خودی دەورن ئەس دبێژم بەلکی کاربن تاسیرەکێ بکن دێتیجاهێ خێرێدا و لەڤهاتنەکێ و لێڤەگەرەك چێ ببێن بەڵێ گەلێک ڕەوشەمبیر و چالاکوان و ڕێخستنێن خۆرتان ژی ینی بە ڕۆڵێکێ بڤی ئاوایی ڕابۆن ji بۆ یەخستنا گوتارا کوردی لە ڕۆژ ئاڤایە کوردستانê ینی گەلۆ چما ئەو هەوڵدان هەیە نەها بێ ئەنجامن ئێمە ئەس دبێقەی کێشام مەزن دناو دوێ قوناغێدا دناو هەردوو ئەنجومانادا لە ئالیێ برادەرێ مەیە پەیەدەیە ئەس بگەلێکی براتی نەژبەرگ و ئەژلایێ ئەنجومانە نەشتمانیا کوردیمە ئەس بێت شتێت بێزم ئەس وەک کەسێکی کورد دلخواز دلسۆز بترس ژێ قوناغێ دەبەرا گۆ ئەمگەهانێدا سلوک و تەسەڕفات و تشتێ ڕۆژانە گۆ برادەرێ ما مؤسسات و کەس و لەشکرێ تابعی پەیەدێ چه ئاسایش بێ چه یەپەکێ بێ چه هەموو مؤسساتی وێ دەستگهێوانە تشتێ نەگەلێکی مناسب نەگەلێکی درێدە دکن برادەرێ مەی ڕەوشەمبیر و چالاکوان و خۆرد هەموو خودی ڕۆلن و هەموو دخوازن گۆگەرەکە لێڤەگەرەك چێ ببێ گەرەکە یەکبوونەك چێ ببێ گەرەکە یەک ڕێزیک چێ ببێ لێ حتا نەها بڕاستی تبەر هەم نەئانینە ئەم تجارە هێویە قوت ناکن ئەم دبێژن خێرخواز و دڵخواز وێ هەرتم بەردەوام بن سەر vê daxwazê li ser vê dextê bikin belkî berhemekê bênê belkî bihêlin got em hemil xwe vegerin bi taybetî êgo sûca dike û êgo ئاستەنگیا چێتکێ ڕۆژانە لە جعدا کوردی و لەسەر تەفگەرە سیاسیا کوردی و لەسەر ملەتێ کورد تەڤایی دەبەرێن کوردی دەر کوردستانە سووریا بەڵێ تو gelek teekîd li ser vêyekê dike ku ev arîşeyên niha li Rojava hene yanî tek alî encumena gel ya Rojavaya Kurdistanê ew arîşe çêkirine yanî eger di hember de jî encumena niştimaniya Kurdiya Sûriya yanî harî kar nebe yanî ew çawa ev arîşeya çêbûyne ev ê ya duê te behsa asayîş û herwiha YPG kir yanî çima mesela hûn behsa hêzeka wekî YPG dikin di demekî de ku şerê Daeş dike ji bo berevanîkirin ji Rojavaya Kurdistanê di heman demê de hûn weke hêzeka yanî ya taybet ji bo aliyekî dibînin بەێ ئێمە یەپەکێ ڕاستە شەڕێ داعش دکێ ملەتێ مەیە کورد bi tevayî wextê dikeve tangayîkê de gundê wî emlakê wî kerameta wî erdê wî dikeve tangayiyê de li ber êrîşê Daeş û kesê tondire û xerîb hemû milê xwe dine hevdû û nimûne li ser erdê û li ber çava lê em dibêjin heger em netefiqin heger itîfaq çê nebê yekbûn di xwendinê de û di dîtinê de û di pêşerojê de çi pêwîstê milletê me ye mafê me çi ye em çi dixwazin em dijî kêne em bi kê re ne heger em vê çareser nekin va mesela va xala bi rastî ji ber got biraderê me yê peyedê bi hemû muessesatê xwe yek layên teserruf dike biryara şer bi tenê distênê biryara hemû tiştî bi tenê distênê çi ji ber got xwekiriya desthilat xwekiriya sultat el-emr el-waqi ji ber vê yekê barê wê girantir e gunihê wê girantir e ji ême em wek tevgera siyasî di destpêkê de wextê peymana hewlêrê meselen piştî herdû encûman çêbûn yekem car hevdû dîtin herdû encûmana peymana hewlêrê jê derket ji nehde xala teşkîl dibe ew xal براستی هەگەر پێک هاتبانە سەر عەردێ هەگە ئەلتیزام پێبووبانە
اف کێشێ مەزن نەدهاتنە پێشیامە و پێشیان ملەتێ ما و ئەف تەنگایی چێ نەدبوون و دوێ پەیمانە هەولێرێدا ئەم دێ خویاکردن انه هەردوو ئەنجومان هەوبەشن بە هەفتورە ئیدارا وڵات یعنی تو نابینی کو هەردوو ئەنجومان ئیدارا بله برز جدان یعنی تو نابینی کو هەردوو ئەنجومان یعنی ئەگەر لێ بنێری ژێڤێ ناکۆکیên ڕۆژاوای کوردستانی هەردوو ئەنجومان ینی دەستێوان divê ناکۆکیدا ئەگەر ینی bi taklانە ئالیەکی تاوانبار نەکەین بەێ ئێمە ئەم وەک تەرەفێکی سیاسی ئەمش دەستپێکە دەتبێژن خەباتە مە ئاشتیانەیە خەباتە مە سیاسیە برادەرێ مێ پەیەدێ وەختێ هاتن چەکداری چێکردن و لەشکرێ خۆ چێکردن و سیلاح خۆرە پەیداکردن برەنگێکیش ڕەنگە و خۆکردن وەک متەتەوعین بتەناخوا و قبول نەکردن یەک هێزەک عسکەری لەشکری چماوە بەری پێدێ وەژی هێزەکە سەربازی لە ڕۆژاوا چێ نەکرد هون بەریا پێدێ ئالیێن ئەنجومەنە نیشتیمانی بەریا پێدێ لە ڕۆژاوا بوون ئێمە بڕاستی دەبێت پەروەردامە وەک تەفگەرا سیاسی بزانێ عولی تەفگەرا سیاسی لە سووریا یا کوردی لە سووریا تجارە باوەری بەکارێ لەشکری نەئانە تەبەنی نەکریە منهاجمەی سیاسیدا کارێ لەشکری بەێ باش دزانم لێ جەمە برای عزیز بەێ بەرز جدعان ئەس باش دزانم ژبەر هون دە حالەتێ شۆڕەشێدا بوون ینی پێویستە شۆڕەشێ بەهێزەکە چەکداری نەتکرد ji بۆی ku çawa Daeş tê deverên Kurdan arîşeyan çê dike xelkî dikuje xelkî ser jê dike gund û deverên Kurdan dagîr dike yanî we hezra vêkê netkir ku dê rojeka vê bi vî rengî bê pêşiyawa Belê em hezir dikin û ji ber vê yekê ez dîsa dibêjime te gelek ji ehzabê me Kurdî ê Encumena Neştimaniya Kurdî hêzin eskerî ji xwe re çêkirin peyda kirin belkî em wek tevgera çaksazî ned nava debûn em ez baweriya me bi mesela eskerî tineye wek şexsî weke tevgera siyasî yanî wek bizûtnewa çaksazî zor baş hinek ehzab hêzên eskerî çêkirin biraderê me peyedê biraderê me yepekê çûn menع kirin girtin xistne hebsa da silahê wa ji we ez dest wa girtin dezgehê wa xira kirin مرکزê wayê tedrîb zor baş em careka din vegerîne ser mijara xwe belê em careka din vegerîne ser mijara xwe ya wê destpêşxeriya serok eşîrên Rojavayê Kurdistanê rêveberiya xweser du caran daxwa ji Encumena Niştîmanî kiriye ku dest bi diyalogê bikin yanî çima encûmen قبول ناکە بە ڕێڤەبەری را بکەوە دانوستان و دیالۆگێ مامۆستا ڕێڤەبەریە دەمکی ڕۆژئاوای کوردستان ڕاستە جارە ئەول داوا کرد لە ئەنجومانە نەشتمانیە کوردی ئنۆوەرن ئەملهاڤ ڕوونن ئەم دیسە دبێژمەتە ئەم تێنە بیرا ملەتێ خوا و تەماشەوانên هێژا قەناتا gelê کوردستان ما بشاهنازی و gelekî kêfxweşî singeke fera qebûl kir me got mena wê bi lêvegerek çê bûye li cem biraderê me û em ê lev rûnin û kêşê di nav me de çareser bikin hatin rûniştin daxwazek tenê li cem wa hebû birayê ezîz inu em divê civateke opozisyona Sûrî li devera Kurdî çê bikin hemû opozisyona Sûrî bê istisna camêra gotin ji devera Kurdî em ê çê bikin ji ber got arama û eştenê heye me wek encûmanê lijna me ya buhara rûniştî komîta me ya buhara rûniştî gotewana birayê ezîz divê em ewilî kêşê xwe çareser bikin nav herdû encûmana de wedعê me Kurdî nesazkara gelekî alozî û gelekî tengayî û gelek zehmetî di nav me de hene
ام نتفقين بهافدورات وخلافك مظن شكريا واتفاقنا مدى نهشتيا وبيمانا هوليري بن بيكريا ودستايا بلند بن بيكريا وسر قفاستي ادنا باتفاقا كردي دا ونوكاتين فجا بله چما دو جاران داخواست کرد که هن يعني بهورا برونن دیالوگ بکن لی و دیالوگ رد کر يعني چما و دیالوگ رد کر به ریو بریرا لا ام دیالوگ رد ناکن ام بيجن نابي ام خسرت اشتارا بقفيزن ما مستا دفي ام عولي كيشي كردي اي مالا خو ترتيب بكن دوفرا ام بانقا بكنا خلكي بياني اي نشتماني كاركي هيجايا وضروريه وبيويستا جو ام بيرابن لعولي ام مالا خو ترتيب بكن مالا مد نقبا مو هردو انجمان هذا ترتيب دبي نعم بانكن جفينك معارضات سوريرا تشي بكن لقامش لان العمودي ان كوباني هنجي اوي ما چارسر نابن بفيرنجي هاني دبي ام عولي اتفاقي بهدورا بكن دبي برايما نونا كشتن دبي برايما نونا قرتن دبي كسي مبدستي بيدي دوري بشتينورا نوي آبيتن دبي اسكاربم نشاطا خبكم دبي اسكاربم تفقرا خبكم دبي از ندبن تهديدي واوي دبم حتى قو اسكاربم كاركي بكم براي عزيزي بله برس نما نوي قوبان كرين انه ام هفدورا تفقين وخلاص باندكن ام تشتي نكردي نقاش بكن بهفدورا قالك ام سر كشتي كردي عولي بتفقن بهفريا بله برس جدعان عليين ونري تفقرا چاكسازي لاري ما كردستاني قالك سپاس باشروبك